إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا خۆشەویستەکانم، برا مسلمانەکان، یەکێک لە گەورەترین ڕوکنەکانی ئیسلام زەکاتە و دەرکردنی حەقی ماڵە. ئیسلام لەسەر 5 پایە ڕاوەستاوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: بني الإسلام على 5. ئەفەرمێ ئیسلام لەسەر 5 پایەی سەرەکی ڕاوەستاوە. هەر پایەیەک لەو پایانە کاری تایبەتی خۆی هەیە و کۆمەڵگا پێویستی پێیەتی. کۆمەڵگا پێویستی پێیەتی. یەک پایە لەو پایانە لەنگی تێبکەوێ، خوا پەنامان بدا، کۆمەڵگا بەرەو وەرچەرخان ئەچێ، بەرەو ڕێگایەکی گومڕایی ئەچێ. لەو ڕێبازە ڕاستەر لا ئەدا کە پێغەمبەر ئەفەرمێ: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. ئەلەو ڕێگا ڕاستە لا ئەدا. بۆیە ئەبێت ئێمەی مسلمان چەندە پێمان بکرێ، چەندە لە توانامانە بێ، پارێزگاری لەسەر ئەو 5 پایە سەرەکیە بکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جەختی لەسەر کردوتەوە و ئەفەرمێ بنیانی دینتان، بنیانی ئیسلامەتیتان لەسەری ڕاوەستاوە، کە ئەویش بریتیە لە تەوحید، لە شایەتی ئیمان، لە شایەتمان کە تۆ شەهادەی ئیمان ئەدەی بۆ خۆت، کە تۆ شایەتی ئەدەی کە تۆ ئیمانداری. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. شایەتی ئەدەم کە هیچ کەسێک شایستەی هیچ جۆرە لە جۆرەکانی پەرستن نییە ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ. و شایەتیش ئەدەم کە محەممەد نێراوی حەقیقی و ڕاستەقینە و کۆتا نێراوی خوای پەروەردگارە بۆ بەنی ئادەم. و هەستان بەکردنی نوێژەکان، نوێژەکان وەسیەتی خوا و پێغەمبەری خوایە. حتى آخر لحظاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دنیاما هەر ئەی فەرموو الصلاة الصلاة. ئامان ئامان نوێژەکانتان زۆر گرنگە، چونکە ئەوە ڕوحیەتی تۆ لەسەری ڕاوەستاوە، ژیانی کۆمەڵایەتی مسلمانان لەسەری ڕاوەستاوە. دوای ئەوە ئەفەرمێ دانی زەکاتی ماڵەکانتان کە حەقی فەقیران و هەژاران و ئەوانەیە کە خوای تعالی باسیەکە کە تۆ ئەبێ زەکاتیان پێ بدەی. زەکات لە ئیسلامە یەکێکە لە فەریزە هەرە گەورەکان کە ئەگەر بێت و بە جوانی ئەدا بکرێ، یەکسانیەکی زۆر ڕێک و پێک لە ناو کۆمەڵگای مسلمانانە دروست ئەبێ. بەڵام ئەگەر بێت و خوا پەنامان بدا تۆ هەوڵ نەدەی ئەو فەریزەیە زیندوو بکرێتەوە، لە ناو کۆمەڵگایە دوو چین دروسە بێ، چینێکی فەقیر و هەژار
کە قینیان لە چینێکی ترە کە پێی ئەوترێت دەوڵەمەند و خاوەن ئیمکانیات. هەروەها ئەوەیش وا شێوەیەکین دروستەکات کە ئینجا دەوڵەمەندەکانیش قینیان لە فەقیر و هەژارەکانە بێتەوە. ڕوکنی چوارەم حەجکردنی ماڵی خوایە یان ڕۆژوگرتن. لە حەدیثەکانە جاری وا هەیە پێغەمبەر ڕۆژووی پێشخستووە، جاری وا هەیە حەجی پێشخستووە. ئەو دوانش ڕوکنی چوارەم و پێنجەمن. بەڵام ئێمە مەبەستەکەمان لەیرە زەکاتە. برا خۆشەویستەکانم، زەکات یەکێکە لەو فەرزانەی کە وەکو باسم کرد تەنانەت ئەگەر جێبەجێ بکرێ، ئەگەر وەکو خۆی ئیسلام چۆن دایناوە ئاوا جێبەجێ بکرێ بڕات هەبێ زۆرێک لەو کێشانەی کە بۆ حکوومەت و دەوڵەتەکان دروست ئەبێ بڕات بێ ئەو کێشانە زۆربەی حەلەبێ. زۆربەی ئەو کێشانە لە مەسئلەی بەتاڵە و بێئیشی، لە مەسئلەی فەقیری و هەژاری، لە مەسئلەی بغض و قینی ناو کۆمەلگا، لە مەسئلەی بەشبەشبوون و دابەشکردنی کۆمەلگا، ئەمانە هیچی نامێنێ ئەگەر بێت و فەریزەی زەکات وەکو خۆی ئیسلام چۆن داوای کردووە ئاوا جێبەجێ بکرێ. بەڵام بەداخەوە حکوومەتەکانی ئێمە چونکە پابند نین بە ئیسلامەوە، چونکە لە شریعەتەکەی خوا تێنەگەیشتون، سبحان الله ئەم فەرزە گەورە کە یەکەم کەسێک کە بەرژەوەندی لێوەرئەگرێ و سوودی لێوەرئەگرێ و ئەڕاتە بەرژەوەندی ئەوەوە حکوومەتەکانە لێی غافڵن، احتیمامی پێنادەن، گرنگی پێنادەن، بە شەرتێک اقتصادی زۆربەی وڵاتانی لەسەر ڕائەوەستێ. تەنانەت دەوڵەتی ئیسلام، دەوڵەتی مەدینە زۆر لە اقتصادەکەی ئەتوانی برێی شادەماری اقتصادی ئابووری دەوڵەتی ئیسلام لە زۆربەی سەردەمەکانە لەسەر مەسەلەی زەکات ڕاوەستە. بۆیە خوای تەعالا ئەمر بە پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم، ئەمر بە پێغەمبەر ئەکات کە ئەفەرمێ خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە ماڵ و سامانی مسلمانان زەکات و سەدەقە وەربگرە تاوەکو پاکیان کاتەوە، تاوەکو ئەو زەکات و ئەو سەرفترەیە پاکیان کاتەوە. تطهرهم وتزكيهم بها. تطهرهم يعني درويان باكاتوا، تزكيهم بها ناويان باكاتوا يعني ناخيان باكاتوا. چون درو چون ناو بيناسي زكاة، هر كلمة زكاة لزمان عربية يعني النمو والطهارة والبركة، يعني قشكردن، يعني باكي، يعني بركة. يعني هر كاتي زكاة درا أو مالا بي قشاكات، أو مالا أو سروتا قشاكا بزكاة دان، يعني بركتي تي أكوي هرگيز أو هرگيز قد كس نبوه زكاتي دابي بلي مالكم كمي كردوه. أو وعدي خواي تعالى بزكاة مال قد كم ناكاد. بيغمبري خواش صلى الله عليه وسلم لحديثك زور تأكيد لسر أما أكا أفرمي سيشت هي من سواني لسر أخوم، سيشت هي سواني لسر أخوم. بيغمبر أفرمي صلى الله عليه وسلم باش لبريكن، سيشت هي سواني لسر أخوم باش لبريكن. أفرمي يكميان ما نقص مال من صدقة، قد بارا بصدقة وزكاة كم ناكاد. أما سواني بيغمبر وعدي بيغمبر وعدي خوايشة ولا ظلم عبد مظلمة فصبر عليها إلا زاده الله عزا. هر كسي ظلمك ليكرا ستمك ليكرا لبر خاطري خواي تعالى دان بقريت أخويا صبري لسر بقري إلا خواي قورا عزة داريكا وسر برزيكا. قات إنسان بظلم ليكردن كتعداي لي بكري سر شور نابين. أجر صبر بقري لبر خاطري خوا، لبر خاطري خوا تحمل بك إلا خواي تعالى سر برزيكات وظالم سر شور أبي. ولا فتح عبد باب مسألة إلا فتح الله عليه باب فقر. وهركسي يك درقا لدرقا كان سؤال كردن بكاتوا، أي سؤال كركان أي أواني كخريكي سؤالا. پیغمبر افرمی هر کسی یک درگاه لدرگاه کانی سوال بکاتوا.
إلا خوای تعالى درقاي فقيري برويا كاتوا سبحان الله أو كس أمري بفقيري أمري باخاون 10 مليار دولار بي أمري بفقيري أمري چونکە پارە قیمەتی چیە خۆ ئەو بەنقە پڕی پارەیە ئەی کە من ئیسفادەی لێ نەکەم و بەکاری نهێنم یعنی هیچ قیمەتێکی نییە إلا فتح الله عليه باب فقر إلا خوای تعالى دەرگای فەقیری بۆ کاتەوە جا لەبەر ئەوە ئێمە خاڵی یەکەمیمان مەبەستە کە ماڵ بە زەکاتدان کەم ناکا بەڵکو گەشە ئەکا بۆیە پێناسەی زەکات یەکەمیان ئەوەیە نموو دووهەمیان پاککردنەوە یعنی دەروونت پاک ئەکاتەوە ئەو کەسەی کە زەکات ئەدا دەرونی پاک ئەبێتەوە لە بەخیلی لە چروکی کە زۆر کەس پارە چروکێکە تو ئەوەی ئەگەر من ئەوەنە پارەم بێ ئاوا بەخشیندە ئەبم ئاوا سڵەی ڕەحم بەجێ تێرم ئاوا یارمەتی خەڵکەدەم بەڵام کاتی ئەتبێت هەتا زیاد ئەکا پارەکە ڕەزیلی پەیە ئەوێ لە ناو دڵە بۆیە ئیسلام بەو زەکاتە دەروونت پاک ئەکاتەوە لە ڕەزیلی دەروونت پاک ئەکاتەوە لە پیسکەیی دەروونت پاک ئەبێتەوە خۆشەویستەکانم لە تەماحێکی ناشەرعیانە تەماح دروستە بەڵام بە شێوەی شەرعی زیاو لە سنووری خۆی نا دەروونت پاک ئەبێتەوە لە نزمی چونکە ئەو کەسەی کە زەکات ئەدا هەست ئەکا سەربەرزە و هەست بە نزمی ناکات بەڵام والله حەقی فەقیر و هەژاران نەدەی حەقی خەڵک نەدەی والله ئەگەر دنیا گشتی مڵکی تۆ بێ کاتێ بەناو خەڵکا ڕێەکەی هەستەکەی حەق ئەو خەڵکە هالەلات بۆیە سەرشۆڕی چەندێ پارەداریشیت سبحان الله تەجروبەی کەن ئەوانەی کە زەکات نادەن دائیمەن سەرشۆڕن دائیمەن هەستەکەن کە خەڵک حەقیا بەسەریان و ئەمان ناتوانن حەقەکە جێبەجێ بکەن بۆیە هەرگەیشتنە ئاستی خەڵک بە تایبەتی خاوەن حەقەکان ئاوا سەرەخنە خوار بەڵام زەکات سەربەرزیان ئەکات زەکات وا ئەکات و هەستەکەی خەڵک حەقی لات نییە هەستەکەی مافی خەڵکت جێبەجێ کردووە ئەم دنیا مڵکی تۆ بێ مادام ئیمانداریت مادام زەکاتت داوە سەربەرزی چونکە بە عەرەقی ناوچاوانی خۆت دەرت کردووە پاشان حەقی خەڵک تیش تیا جێبەجێ کردووە و ئەدا کردووە هەروەها دڵ تیش پاکە کاتۆ دەروون تیش پاکە کاتۆ لە قەسوەت و لە دڵڕەقی زەکات نەدەر دڵی ڕەقە ها نابینن لە وڵاتەکان خەڵک لەسەر جەعدەکان ئەمرێ کابرای دەوڵەمەند ئەداتە لایە هەر لاشی لێ ناکاتەوە بەڵام کە زەکات دەربی و هەستکەی مافی خەڵکا لەسەر ئەو جەعدە پیاوێکی پیر وەستا بێ بە سەیارەکەت ئەگەیتە لای و ڕائەوەستی و هەڵێگریت دڵت نەرمە بێتەوە دڵت ئەگۆڕێ هەروەها ئەو کەسەیشی کە زەکاتەکەی پێ ئەدرێ ئەویش دڵی پاکە بێتەوە ئەویش حەسوودی لە دڵیان نامێنێ ئەویش هەستەکات آخر بابزانی دەوڵەمەند ئیسە زۆربەی شۆڕشەکانی دنیا ئێوە بە ئاسانی مەیگرن من ئەڵێم قینی ناو دڵ هەر قینی ناو دڵە شۆڕشی شوعیەتی دروست کرد شۆڕشی ئیشتراکیەتی دروست کرد لە رووسیا و پاشان زۆربەی وڵاتانی گردەوە ئەوانەی کە ئەیانوت مافی چەوساوە لەبەر ئەوەی چەوساوەکان و ئەوانەی کەوا لە فەقیر و هەژار و ژێر دەستە بوون ئەوانە هەستیانە کرد مافیان خواوە لەلایەن سەرمایەدارەکانەوە بۆیە ئەو قینە پەنگی خواردەوە تابوو بە شۆڕشێک دش بە دەوڵەمەند دش بە سەرمایەدار بە کەمی مەزانە ئەوە شۆڕشەکانی جیهان زۆربەی لەسەر فەقیری و هەژاری و چین و چینایەتی دروست بووە بۆیە ئەبێ ئاگات لێی بێ بەو زەکاتە ئینسان فەرقی ئەو فەرقە نامێنێ هەست ئەکا کە ئەو دەوڵەمەنە خەمخۆرە ئەو دەوڵەمەنەیە کەوا نایە لێ ئەم پەکی بکەوێ ئەو دەوڵەمەنەیە کە جەعدە دروستەکە کە مزگەوت دروستەکە کە قوتابخانە دروستەکە کە خەستەخانە دروستەکە نەک بەستەنیا زەکاتەکە بەڵکو هەستەکە شوێندەسی ئەم دەوڵەمەنە چەند دەوڵەمەند بێ ئەوە نەک پارەکەی لە خزمەتی خەڵکایە بۆیە قین و بغز و حقد و حەسوودی لە دڵە نامێنێت زۆری ئەوێ بەڕاستی و بەرەکەتیش ئەکەوێت والبەرەکە یەکێ لە پێناسەکانی تری بەرەکەیە دڵنیابن خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ئەو کەسانەی کە خێر ئەکەن و سەدەقە ئەکەن
كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة. هر خيرك أيكي وكو أوايا تو شتيك أبغ يعني تويك أتشيني وكو أوايا دنك جنميك أتشيني أو دنك جنم حود قولي لي دروس به هر قولكيش صدّانا جنم أجري وخواز ياتريش بو حساوكا يكبح حوصات آخر أو مال بركة أخات مال بابزان الأوانيك زكاة نادن باركيان هر لي أسينيتو خواهي تعالى بچن قاتيش تو كاتي زكاة أدي كم تر من حالت نخوشك فيه كم تر جنكت احتياج به كم تر إسراف أكل لنا مالتا كم تر توشي كيش أبي بلام أوانيك زكاة نادن سياركان خلف بيتوا أوانيك زكاة نادن مناليان زورت نخوشك به نخوش أكي لجاتي أي دكتور يبكن دا دكتوري شكن بلام علاجك هر يك علاج بلام خويت على عقوبيان دا بيجغل ويكوا من خلق مناسية براتان هبي أتوانا مناو بينم زكاتي نأداو چند جار من بيموتوا زكاة بدا نيداو سبحان الله يك هورة رشق دايلة دور سر 1000 سر مري هبو دايلة سياستي ليكشنا حر على سردمي رمضان ولكاتي زكاة دانا دايلة سياستي لنا وبجا خوي اقايشتي معيد ما مساوي خوا زكاتك يبردو وتمنا وانا زاني زكاتك يبردو تو هر تاوان بارو قناح باري چونك زكاة النداو خوي تعالىش عقوبتي دا جاء قام لخومان ببرا بالرزكانم خوي تعالى لقرآن بيروز أفرمي وانا زانا أو كسانا ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خير لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة ونزانا أو كساني كوا زكاة نادن كالرزيلي أكنوا مالكان إخوان نادن خواهي تعالى چل دفتري داو بيان داواي أكاد دفتري كي بن بزكاة چل دفتر أولي دفتري كي بي بزكاة سالانة دفتريك حتى وكو صال ديتوا من دوقات وسيقات شد بو زيادة كم من چل قلام داو بيت أوليم قلايكي ببخشا هي خوما وأتوانم بيك دقا ليت بسين موا بيك دقا أتوانم ليت بسين موا هي خوما أوليم بيدر وبفقير وهجاران وك أوتا دايتت بمن بلام تور رزيليت يا أكي ونزاني أو خيرتا ونزاني أو بارا بو رزيلي وكو هندي كسد هندي دولة من كاتيك زكاة هاتوا زكاة دركا سيري كلا باركا زور زورا تيتي كرا الله أما أم خلقة چيا من برم أم باريان بيبدم كي أو خلقة مستحق أو يو باري خي بوتو مالي توي أي ديتا أو مالي أو فقير هجارانه ونزاني تو من أو أمانة للايتو وكو أو بن خوايا كتو موظفي وحقت هاتيايا أجر أو بن قبارك لكاتي معاشة توزيع كايج آزايتي كتيايا هر آواتاني أو أمانة خوا بلايتو ونزاني لدس خوا رأكي هر لدنيا ولقيامتي شحقت لي كريتوا أو أبيت طوقك لملتا للروجي قيامتا وكل آياتي تريشهاتوا خواي تعالى أفرمي والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا الله أكبر أواني كوا مالكان ينخركن وإيكن بقنجينو لينا بخشن لبينا بخوايا خواي تعالى أفرمين مجدي سزايكي زور بآزاريان بيبدا أو روجي كوا لناو آقري جهنم أما أقر بارو بول بي داخا كريو تويلو بشتو زقو أمانين بي داخا كريو عذاب دري أم جا ملائكة كان بيان ألينا أما بو آخرتان أكرت چی ئیسفادەیەکی پێتان گەیان دەی بچێژن ئەوەی کەوا خرتان ئەکرد لە سزاکەی بچێژن ئەوەی کە مەڕ و ماڵات و سامانی هەیە و لێی نابەخشێ لە ڕۆژی قیامەتە ئەخرێتە ژێر پێی ئەو مەڕانە و بەسبان سەریا دێن و ئەڕۆن و سزا ئەدرێت لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلى الله عليه وسلم لە ڕیوایەتی بخاری مسلم جاء بإنسان مسلمان ئاگادار بێ قارون خزمی موسى بوو إن قارون كان من قوم موسى زور دولة من بو حتى أخوي تعالى أفرمي أمن ده دولة من بو كليلي قاسب آلتون يكاني
کە حتا عربانەکەیشی لە ئاڵتون دروست کرد و ئەسپ و عربانە و کاتە یعنی ئەگەر سیارە بواە ئەیوتە یابان سیارەیەکم لە ئاڵتون بۆ دروستکە تەیارەیەکم لە ئاڵتون بۆ دروستکە عربانەکەی لە ئاڵتون بوو چەند پاڵەوانی گردبوو بەس کلیلەکانی بۆ هەڵگرن بۆ بپارێزن ئەم کابرایە کاتێک هەندێک لە پیاوچاکان وەکو موسا وەکو ئەوانە ئەیانوت قارون ئەمە خوا بە تۆی داوە ئەتوانی هەم دنیایشی پێ بسێنی و قیامەتیش ئەتوانی ئەو هەموو ڕەش و ڕوتە بکەی بە جەماوەری خۆت ئەتوانی قیامەتیشی پێ بکڕی ئەمە خوا بە تۆی داوە ئەیوت خوا بۆ من بە منی داوە من ئەمە بە عەقڵ و علم و توانای خۆم پەیام کردووە خەڵکیش با بڕۆ ئیشکا و کاسبی بکا و پەیایکە زۆر توغیانی کرد زۆر نەسیحەت کریا ئیسفادەی نەبوو تا خوای تەعالا ماڵ و سەروەت و سامان هەمووی بردە زەویە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەتا ڕۆژی قیامەت ئەم قارونە بە ناوی زەویە خوای تەعالا ئەیتێر و ئەیبا قەبری ئەو ناوی زەویە ئەیتێر و ئەیبا نایشمرێ عەزابە درێت جا ئاگامان لە خۆمان بێ برا بەڕێزەکانم ئەو پارە و پولە ئەمانەتی خوای تەعالا با حەقی خوای تەعالای تیا جێبەجێکەین بەڵکو خوای تەعالا ڕەحم بە هەموو لایەکمان بکە یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە مۆفەقمان بکەی سەرکەوتومان بکەی نەفسمان لە ڕەزیلی و لە چروکی و لە پیسکەی دوورخەیتەوە یا ڕەبی ئەو ماڵ و سامانەی کە پێمانت بەخشیوە حەقی تۆی تیا جێبەجێکەین حەقی خزم و کەسوکار و ماڵ و مناڵی خۆمانی تیا جێبەجێ بکەین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە ئەم ئومەتە بکە یا ڕەبی ڕحمی خۆت بخەرە دڵ دەوڵەمەنەکان و تا بەزەیان بە فەقیر و هەژارانە بێتەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان طاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بکە شەو نوێژەکانمان تەراویحەکانمان ئەو ڕۆژوانەی کە لە بەم گەرمایە ئەیگرین لەبەر خاتری تۆ خوایە یا ڕەبی خوایە لێمانی قبوڵ بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی یا ڕەبی ئەوەی نەدارە و قەرزارە خوایە بۆی جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەم کوردستانە لە هەموو بەڵاو موسیبەتێک محفوظ بکەی یا ڕەبی دەستی ئاژاوە و ئاژاوەچیانی لێ بنبڕ بکەی یا ڕەبی هەر کەسێ چاکەی ئەبێ بۆ ئەم وڵاتە پایەداریکەی هەر کەسێ خراپەی ئەبێ یا ڕەبی خوایە هیدایەتی دەی یا ڕەبی خوایە هەروەها وڵاتانی تری ئیسلام یا ڕەبی خوایە هەموو لە دەستی زاڵمان و ستەمکاران دەرباز بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە ئێمە بکەی ڕەحم بە ئەهلی ئەم مزگەوتە بکەی یا ڕەبی خوایە دامەزرا ئەومان بکەی لەسەر دیندارێتی هەتا ئەو ڕۆژە ئەگەڕێنەوە لای تۆ ئامین ئامین